بەشێکێکی تر لە داواکاریەکان لە دەستگای خێرخوازی بەخشین کاک ڕەحیم محەممەد کە بژێوی ژیانی نییە ئینشاڵڵا ئەمە سینجارێ بۆ بە دوواداچوون زانین وەسی ژیانی چێ و چۆنە. کاک ڕەحیم گیان سڵام عەلەیکوم. چاشی وەزە چۆنە؟ ئەحواڵە باشە؟ حاڵ وەزە چۆنە؟ باشی شکۆر؟ یاخوا باش بی. ئەمە چیەکەی لێرە ئەژی کاک ڕەحیم؟ ئەی نازەم وتت دوو قەباشت کۆکەمەوە یعنی شتەکانە لەو دیوە ئەی پلاستیک وشت کۆکەیتەوە بۆ هیر ئەی بژێوی ژیان لەسەر ئەمەیە؟ ئەو پلاستیک وشتانە کۆکەیتەوە ئەو ماتۆڕەی خۆتە؟ نافەر دەماری دڵت چیەتی؟ دەماری تازید یعنی ئەوەی کە خوێنەوە بۆ دڵ کەسێک یعنی تۆ سەر لێرە ژیان بەسەرەبەی؟ ئەوانە بۆ خەناقی مەطبەخەش کاک ڕەحیم ژیان لێرە زەحمەتە بەو شێوازە چۆن ئاوە؟ دەشم نییە خۆزەیەکم هەیە بەوەسا 1000 پێ 1000 پێ خەرجم. ئەستا تۆ هانات هێناوە بۆ دەستگای بەخشین. وتم بۆ ئەمەگاتەکەی سە ناچاگە شتێک یارمەتی بن ناچار بێمە بە خەرجەکەمە ئەو دوکانانش بەخۆیەکی 170,000 خەرج ئەو دوکانەکەی کارشێزاد و دوکانەکەی مامپارێکەوە تا دەوسەرەوە یعنی قەرزاری دوکانیشی ئێستا هیچ چییە ئەو قەرزەیە؟ شتت هێناوە بۆ خواردنی ڕۆژانە شەکرێک پەنیرێک ماستێکە نانی باڵ ئەی ئێستاش قەرزاری و نشتە گەریەشی؟ وڵاهیەوە نزیکەی 400,000 خەرزارم. ئەی کارەبا کارەبا 110,000 خەرزار 130,000 خەرزار کارەبا تازەکە تازەکە کۆنەکەشە خەرزاری کۆنەکەشە خەرزارم 800 شتێک ئەوەخوا 800 شتێکە خەرزار ئەمە تازەکەی ئەمە تازەکە کۆنەکەشە خەرزاری ڕۆژانە چەند دەستەکەوێت؟ واللهی ڕۆژانە نیە مثلا تۆ پلاستیک ملاسی کۆکەمەوە لێمەوە نادەم چەندێ بەڵنی سەر بگەم 2 ڕۆژ 3 ڕۆژ کۆیەکەمەوە لەوانێ بای 5,000 بەس بەڵنی سەرکەم کەی بەمەی فرۆژەمەوەی 12,000 یا پڕەکەی زیاد بیتە پێن و پریکەم 15,000 بە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ 2 ڕۆژ بە 2-3 ڕۆژ 15,000 دینار بێتگەرە سەرکردنی بەنزینەکەش خواردنی و نادەم ئاوکردنی ئەوەش مەتبەخەکەتە بێکەیبانوی وایە ژیانێکی سادەی فەقیرانە بەسەرە ڕوخسەتم ئەدەی ئاساییە سەیرەکی ناو سەلاجەکە بکەم؟ بفەرمە ئەمەش ناو سەلاجەکەتە ئەو دەبانەی تێکم کاربانەیە خمە خوارە بووی تەماتەیە ماس شتێکم کڕی خراب نەبێت ئەوەیکی تیان بەڵێ خێرخوازان ئەوەی ئەی بینن لە ماڵی کاک ڕەحیم کە ڕوخسەتی داین سەلاجەکەی بکەینەوە کە بەڕاستی تەنها 2 تەماتە و 2 خەیار و تۆزێک نان نەبێت لەگەڵ ئەم دەبە ئاوانە هیچ شتێکی تیان نییە کە وەک خۆی ئەڵێ کە ژیانم زۆر زەحمەتە لەگەڵ ئەمەشە قەرزاری ئەم دوکانانەیە کە ڕۆژانە ئەگەر شتێک بێنی بۆ خواردنی ڕۆژانەی قەرزاری ئەم دوکانانەیە ئەمەی بینن ماڵی کاک ڕەحیمە ئێمە بەڕاستی بۆ بە دوواداچوین هاتین کاک ڕەحیم هانای بۆ دەستگای خێرخوازی بەخشین هێنا ئێمە جارێ بۆ بە دوواداچوون هاتیم بزانین حاڵی وەزعی ژیانی چۆنە بەڵام بەڕاستی یعنی حاڵێکی زۆر خراپی هەیە
كان رحيم جان بله السلام عليكم سلام سرچا وضعت شلونك يا رحيم؟ باشي ساشي قربان سلامتك حواله باشا وي بياخ ابد شيخك يا رحيم والله دبا مبو بلاستيك وش تانكوك يا خوالش الصاغبي فخيريه يا خوالش الصاغبي يا رحيم وي بياخ سلامة بياخ كان رحيم جان دينا هاتي بمالطان وابو والله بخير بنياخ خير بياخ ولا ابو إله ماشي قربان الرزق وزعت شو؟ ماشي نخوة بزيادة ولا كم مجهولة هلاشي أنا بخوة ما كشمها أوصى بل يصير أوصى فينا نشتغل هي بله. عملياتك وتي بشيء زمان إذا نشتغل بل ها وشونا بل بس أماك أمي شو تجيب عملياتك يا بول بل ها أما بل ثاني أوصى دياله أوصى تاير تاجرون اي ودو الروي. بو نشتغل قريب كردوما ايه يقول هلا سيجرون ما هو تابني رانم او كلاو أي شلون بس أنبر ما بلا بل تبي أنبر يشوف كي شو أملا صانع وبنت كده في سيدس كذا بلا واللي قال شلون أنا قبابلين أملا صدا نود كده إذا ما بهذا الروينات رانم قام أو سيارين يا لا أو دو أفريقيا بلا حتى يطلعون بابليو دانش خاصة تبدا هو نشتغل قريب كردو وايا بخرج خول استش خرزان استش خرزاري او نشتغل اي خاصة راس بو نشتغل قريناك وشي بيكم ناتواني نعم جا من بمو انا لين او بينت ما ديسي وعمليات كدوا بلا مستقرين كدوا هسه نني شفتوا هسه من هذا سكرسي انا من هذا سكرسي مثلا بس تكلم دانيش يعني شيء بك جاب اودانا من بس تكلم ناتو اي بم حالته قرزني ام ايشا خرساكي زحمني تعرف شيء تيبكم بعين نبو موتمنيو وجان قوايا كومولاتي ممولاتي هي نازم لكيو بسم مجتمع شنيا هل او شيء هيك هيك يقدر نعلم ليش حكومة تقانية استا بياني ام خاسي راسو نشتغل قريب كي تشيكي شي خدمتك هيج والله إذا بلا مالكم تقاني يرمتي من قبل كان يا خوش كان يرمتي من باه وكان ما هلوان يرمتي من خو من لما يسوي كارم نكرو تا بانزي شش بلا ده بانزر روزي كنت متكار تقريبا تسيبه ياكي روشانا كاك والله نازانم بس اواني دوسير شويه كما بقرماش ناورم بمدر وكان مخصة 5000 6000 او بولي زور ولا 1000 وهم رجنات ما نفتي قد دوروش سيروش يا مدر وكوي كم داي لما جام وجودي كم بريك يا خم باري كم اي تشكم دينا تشوين دينا بابا دواداسون هاتين سيري او ماركتانا ما كردو لو ماركتانا لك دو ماركت خرزاري والله هو تازگش 15000 خرزار موسم انت تازگی کار سياري دراسي ما كردو همي شهادي خيري بوداوي بيوي بياخو هاوكاري شو دكان لا تشتونانك وكوكو باسيك والله ناو بناو والله زيادة لمناسبات خيري عم بنوسي شاء خير والله خير يا بنوس دخل ايوه اسما تو اي بي فلوشي انا بخوا تشكم اي تشكم اي شارت شيء يعني بما بجيوي جيانا والله بجي ممر بجي ممر اوا اي شيء يعني هذا كان بس كذا خرزار نابم خرزار دكانك دقي ميوه ناكرم شوتي ناكرم كالك ناكرم المبان هي سينا ناكرم تو بين بلي وتي ميوكان ناكرم بو نايكر لبرتي بارني دراسي كان شلون بو هاوكاري دكان خاردش بس بس مالك عادل هو تازات ولا شتونانك بودين اشتكي بودين لا هرباش واني ولا لا مش تازات سحب مالك اللي ابو بار سكري سكت هذه دائما هذه عشان انا بدي والله لا لا كاغ رحيم جان لا اما هاوكاريك دكين وكو سرتاي ما وداواجكين لخير خوازان كبين بهاناي تو هزاران يوكو كا ناویان تۆمارکرد دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریی سەرەتایی دەکەین داواشمان لە خێرخوازانە ئینشاڵڵە بێن بەدەمەوە بتوانین هاوکاری زیاتری تۆ ئەو خەڵکی تر بکەین بۆ ئینشاڵڵە ئێستاش هەر لەگەڵ زەناویش دەچین بۆ ئەو مارکێتانە ئەم خەرزانەی کە هەتا
دەستگای خێرخوازی بەخشین قەرزەکانیشی بۆ ئەداتەوە ئەم بڕاوکاریەش هیوادارین بتوانی کەلێنێکی نوقسانی ژیانی خۆتی پێ بڕکەیتەوە لە خزمەتان خێتان بنووسێ وەی بنیا زۆر مەمنونم سپاسیەوەکەم عەرزێتان کێشەوە بەڕاستی دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەین کەوا دەستی هەزارانەکەن یارمەتی هەزارانیان ماڵە ناوەدان بێ خێریان بنووسێت زۆر سپاسیان دەکەین سپاسی خێرخوازانی شەکەنەوەی کە هاوکاریەکەن کۆمەک و یارمەتەکانیان ئەبەن بۆ دەستگای خێرخوازی بەخشین و ئەوانیش لە ڕێی خۆیانەوە دابەشیکەن بەسەر هەزارانە خوا گەورە خێری خێرخوازان بنووسێ خوا گەورە پاداشتیان بداتەوە کە هاوکاری دەستگای بەخشینن بۆی بتوانین هاوکاری چۆ هەزارانی وەکو تۆ بکەین ماڵتان ئاوەدان بێ دەستان خۆش بێ خوا گەورە ملک و ماڵیان بپارێزێ خوا گەورە خێریان بنووسێ لە خزمەت داین لەگەڵمان با بچین بۆ ئەو مارکێتانە و ئەم خەرزانە بۆ بدەینەوە کە ئاگڕەحیمجا فەرموو من ئەربانەکەشم بێنم هەرە وەڵا بێنەوە دوکانەکەی مافارس داینم مافارس و دوایە چینە ئەوەی تریش و هەر ئەوەی کۆڵانەکەش هەرەدەین کار ڕەحیمجانە و مارکێتەیە بەڵێ وەڵا سلام عەلیکم سلام وسەرتا چاشی حاڵە بەخشی فەرموو فەرموو کا حەمە ڕەزا سلام عەلیکم هین چەند قەرزار بوو کاک ڕەحیم دەستگای خێرخوازی بەخشین بڕیاری داوە لەگەڵەوەی هاوکارێکی کردووە لە ڕێگای خێرخوازانەوە ئەم خەرزانەشی بۆ بداتەوە کە ئەم مارکێتەی تۆ بوو یەک دوو مارکێتی تریشە باش بیدەرە من با من هینی واصل ئەمە واصل کرا باشە لە خزمەت هاتە ناڵازم ئینشاڵڵا ئازادات ئینشاڵڵا خوا لە ڕازی بی کار ڕەحیمجیان فەرموو نابێ فەرموو بڕۆ سلام عەلیکم سلای باشیش کو وەزعت چۆنە ئەحواڵە باشە یاخوا باشی براگی گیان خوا لە ڕازی ئینشاڵڵا ئێمە وەکو دوێنێ وعدمان بە کاک ڕەحیمدا کە قەرزی مارکێتەکانی بۆ بگێڕینەوە لە ڕێگای خێرخوازان هاوکاریشمان کردووە خوا لە ڕازی بی جا قەرزەکەی چی وە لە خزمەتا بی چی لێ بوو فڕێیە دڵم لێ وەرە بەخوا دایم ئاو شتیە دەمێت ترێی بووە هەموو شتێکی بوو بەڵێ خێرخوازان دوای ئەوەی دەستگای خێرخوازی بەخشین لێژنەیەک بە دوواداچوونی کرد ئەمە پرسیاری کرد لە دراوستیە لە ئەو خەڵکی کە ناسن هەتا ئەم قوتابخانەی کە بەرامبەریانە معاون مدیرەکە قسە پرسیارمان لێ کردووە ماڵێکی تا بڵێ فەقیر و داما و شلێرخان نەخۆشە و لەسەر جێگا کەوتووە کاک ڕەزا بەهۆی خزمەتی شلێرخان و ناتوانێت هیچ ئیش و کارێ بکە دراوسەکان وەکو باسیەکەن چێشت و نانێکیان ئەگەر بۆ بێنن یعنی بەڕاستی حاڵ و وەزعیان زۆر خراپە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئێستا هاوکاریەکی مادیانەکەین لەگەڵمان بن فەرموو
السلام عليكم سلام بخير بي كاك رزاقيان باشي دەستی مازەکەم وضعت شلونه؟ بخير بي حالة باشا دەستی مازەکەم خالي راضي ان شاء الله فر فرم كاك بڕۆ دەی پێشکەوە كاك رزا بەڵێ تو بيشكو بڕۆ دەی شلونه خيزانه شلونه؟ وەڵا ئەوەتەوا باش ئەوە کەوتووە دادا جيان السلام عليكم تاشي حالة باشا كاك رزاقيان فرم دانشە يا الله بەخێر وێنە يا اخو خالي راضي دەستی مازەکەم دادا جيان وضعت شلونه؟ كاك رزا ما تسال وضعي ويا هەڵاوە وا دەورە حوتە وایە حو صالة وضعي ئارەوە يوم سيرمان دراوسەکان شکرد کاک ڕەزامان عادەتەن دەستگای خێرخوازی بەخشین ئەم هاوکاری کە یە بۆ لای ئەمانەتە بێ پرسیار کە بزانی ئایا ئەو هاوکاری ئەو خەڵکەکە تا چەندێ مستحقا وەڵاهی من درۆتە لەسە نازانم ئەوەت ئەی تۆ خۆت ئیشوکارت بۆ ناکرد لەبەر کۆرە ئیشکاری چی نەبەخوا چۆن بەجێ بێڵم ئەلێ بەتل دەچێتە ئەو پەنادەرکەی بێ ئەو دەرگای پشکێنم بیکەمەوە ئاوا بەتل دێتە خوار ئێمە هەتا کاک ڕەزا پرسیاری ئەومان کرد دراوسەکان لەگەڵ ئەوەی شایەدی ئەوەیان بۆ تۆدا کە ماڵێکی تاوڵی فەقیر و مستحقن باسییان کەوتیان ئێمە بەڕاستی هەم هاوکاری و هەم هەتا بۆ چێشتونە ئارەوەڵا وەڵا بۆمانەهێنن دەست خۆشم هەرەیکەم هێشکر بخۆ هەموو شتێک شێشت و شتەزانم چاک بەخوا ڕۆژی دوو جاری شل بۆ شۆم ئەو شتانە هەمووی خۆم ئەیکەم کاک ڕەزامەی کە ئەم دراوسیانش بەڕاستی شارەیان پێکرد باسی وەفای جەنابەتیان زۆر کرد کە تۆ ئەمە حەوت بۆ 8 ساڵە خزمەتی و ئافرەتدا ئارەوەڵا ئەمە لە چیەوە بەو شێوە وەڵی هەر لە خۆوە ڕۆژەژی ئالێ تازیە بکتێچم بۆ تازیەکتم مەچۆ من چوم کتی بە خواچم وەڵا چوو جانتا شتەکەشی لەو دەشتەی کەوتم ئایخوا خۆمە جانتایشی لێرە خۆ جانتای خێزانەکەی منەیشی لێرە وەڵا ئالێ فڕەیا بوو کاکە ڕۆی بۆ سەر قەبران لە سەر قەبرانە حتا ئەسۆی دەلا حرم گوو وەرە بابڕۆینەوە ناهاتەوە وەڵا بوو خەربوو بە نوێ شۆن تەلەفۆنم بۆ کردنیکتم وەرە کاکە بزان ئەمە چییە بۆ وایە وەڵا لە ماڵی وان جەڵدە لێ یابوو لە ماڵی براکەی بەیانیەکەی ئەوە پێشتر عنی وەزعی وانەبوو وا نەبوو ئێوارانە هاتمەوەش ماوەیەک بوو کورەوە یعنیەوە 10 ساڵە ئەم گوش لێرە بۆ شێشت و شتل لێنن ئایگو زووە ساهاشتی شەو وەیگو زووە پێشەوەی بڵێن تووشی ئەم وەزع ببێ ئێوە ژیانتان چۆر بوو وەڵا عەرەبانەم پێ بوو عەرەبانە و دوکان مەکرد تەڕەومەڕەمە فرۆشت کە ئەوە وای لێ هاوازم لێنا لەنێو کاتەوە زەتان باش بوو ئارەوە بۆ خۆم ئیشمە کرد و ئەم هەر لە ژوورێ و هەر نوێژ و ڕۆژی خۆیە کرد و خەی ناکە نەیاتە دەرێ باشە بە لە ماڵێ لە پڕێکە ئاوای لێ کاک ڕەزامە ئەو ڕۆژە کە هاتی نەژوورەوە ئەو هەموو بەڕاستی ئەم عەلاگە حەبوو دەرمانەی بینیم ئەمە چی بوو هەمووم داوەتێ ئەم حەبوو دەرمان ئارە بەخوا هەموو ماوەتێ ماڵ هەموو دار و حەچی بوویە بۆم کڕی و بۆ مێناوە یعنی بەم عەلاگە لە بەم ئەم هەموو حەب عیلاجەوە بەکارهێنا ئارە بە قورعە ئەمانە شەر حەب عیلاجی ئەوە نە ئەوە هینە ئاو شتە ئارە وەڵاوەش کورە جاوە ئەو کاکە حەماگە لێرە بووە ژێڕە ئەو حاجی ئازادە ئازانێ ئێستا ژیانتان چۆنە کاک ڕەزا کە خۆت ناتوانانی وەڵا ئیشم بۆ ناکرد ئیشی چ بکەم چی لێ بکەم فڕێیە دڵم دێ کۆرە بەخوا دایم ئاو شتیە دەمێت ترەی بۆ هەموو شتێکی بۆێن من لەبەر خۆی گەورە و لەبەر هەموو شتێک چۆن دڵم دێ هینی کەم بچم بێ خزمەت و شتیکەم بۆ بەڕاستە بەخوا کام شت خۆشە بۆێنەوە ئەرە بەخ خۆم سەری بۆ چاکەم بەخوا ئەی شۆم چی لێ بکەم فڕێیم چۆن دڵم دێ بەڕاستی زەحمەتە کۆرەنجاوە گەرەدی بەخوا گو پرینگە بۆیش شلێر خان
شلێخان وەزعت چۆنە؟ کۆی خۆ قسەی ناکرد جاران هیچ ئەم ئەلاگە دەرمان هەبوو دەرمانەی لە دەرەوە بوو کرێم و مەحەمی زۆر تیا بوو هەموو لەبەرەوەی کە لەشی نەبێ بەدری بڵێ خێرخوازانی بەڕێز دەستگای خێرخوازی بەخشین شار بە شار دەگەڕێ لەو ماڵانەی کە هاوکاریەکانی ئێوەیان پێشکەشکە کە ماڵی کاک ڕەزا یەکێکە لەو ماڵانە کە بەهۆی ئەم کارە ساتەی بەسە خێزانی هاتووە ناتوانێت هیچ ئیش و کارێ بکە کە ڕۆژانە تەنها خزمەتی خێزانیەکە ئێمە پرسیاری دراوسەکانمان کرد پرسیاری ئەم مامۆستای ئەو مەکتەبەمان کرد کە ماڵی کاک ڕەزا حاڵی خۆی و خێزانی شلێرخان چۆنە بەڕاستی دراوسەکان شادی ئەویاندا شادی وەفاداری کاک ڕەزایاندا و شادی ئەواندا کە ئێمە هاوکاری و چێشتونانەچیان ئەگەر بۆ بەرین خی گەورە ئەجر پاداشتی ئەوانیش باتەوە خی گەورە ئەجر پاداشتی خێرخوازانیش بداتەوە کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینن دەستگای خێرخوازی بەخشین بۆی بتوانێ ئەم ماڵانە بەسەر بکاتەوە بە هاوکاریەکانی ئێوە کاک ڕەزاجیان دەستگای خێرخوازی بەخشین بڕێک هاوکاری بۆ هێناوی بەخوانەی بڕێ و ماڕیان ئاوانە مەمنون بەڵکو بتوانی بەم هاوکاری ئێمە تۆزێک لە نەهامەتەکانی سەرشانی خۆت و خێزانت کە بکەیتەوە لە خزمەت خوانەی بڕێ بە خێروێن یاخوا یاخۆخوا لە ڕازیمە خی گەورە بیان بەخشە بەو شتێکی نێن سلام عليكم ساچ خوشگیم حالا باشه حالا راضی حالا وستان چون باشه شکر فاتنا راضی ان شاء الله مالك اكثر حدا سرحد قادر جناب السرقل خاني داواتان لە دەستگای خێرخوازی بەخشین کردووە کە بێ بەهاناتان و هاوکاریتان کە کێشتان چیە سەرگوڵ خان؟ وڵی نەبوونی دەستمان ناڕوە قەرزاری پیاوم نەخۆشە کاک سەرحەد لە ماڵ نییە؟ نەوەڵا لە ماڵ لە ئیشە باشە سەرگوڵ خان وەڵا ئێمە بەپێ ئەو بە دوواداچوونی کە کردومانە پرسیاری حاڵی وەزعیەوەمان کردووە کە کات سەرحەد نەخۆشە و کە ڕۆژانە ئیشی کۆکردنەوەی مقەبایە بە ماتۆڕە سێتایە و کرێچین و نەخۆشیشە ئیشاڵە ئێمە بەپێی توانە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگای خێرخوازانەوە هاوکاریتانەکەین ئیشاڵە بەڵام ئێستا چین بۆ لای کاک سەرحەد و سەردانەچیەکەین لە شوێنی ئیشەکەین لە خزمەتان خواتانە ڕازی سەر خۆخوا لە ڕازی خافیز يا الله يا سر حجيان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشي براجيان. ماشي براجيان. حال وضع شلونه؟ حال باشا. وضع شلونه براجيان؟ والله راضي بيان. ساكي. شين بو مال ولا مال نبوي؟
والله ما مساعدهم بوم خباك وقر نوشد يا خباك خوالش وقر من كلها أي شيء وضعت شلون قال سرحان والله تشاوري كريم إخوان وزم أوي ما مسبقهم خباشت كوجمو هيك مني وكريتشم دسم ناروا بخوفهم نخوشم بخوا لباتين خوشة دون خوشم مية هيك مني دسم ناروا كريتشم بخوا كري كاربا خرزارم كري خانو خرزارم هيك مني إنت بخوا يشجم آمي ما مس يعني داهاتي روجاني مال ومنال وكري خانو نخوشي ومشتك أميك بس آمي ما مس أي باش شلون داهاتي سنة روجاني والله روجاني تي أو شلي في برقم أو ما تورا برقم ما مسا بهردي كيو بري باي 8000 بري بخوا 9000 زورك 8000 8000 9000 وحر زورك 9000 يعني پیرەی بنزینەکەون بردن و بەخوا ڕۆژانەی 3000 هەر بدەمە بازین 3000 دێ بە ئارە بەنزین. بەخوای گەورە. ئێ باشە چۆن ژیانت دایان ئەوە ساعات حەوت دەرەچم لە ماڵ جارێ باید حەوت و نیو حەوت دەرەچم لە ماڵ بەخوا ساعات جارێ باید 3 ڕۆمە 4 ڕۆمە. باشە کاک سەرحەد ئێوە تۆڵی ساعت حەوت و ئەمانە دەرەچم و ساعت 3 و 4 ڕۆیتەوە ماڵ ئێوە پرسیارمان کردووە جەنابەت نەخۆشین خەیزان ئەڵێ هەر لایەکی سڕە ئەمە چۆن ئەتوانێ وڵی ناچاری مامۆستا ئیساتێکە ئەمسام ئەمیشاکەم خوا ئەگە دەرە بڵێم لە ناچاری دەرەچم بەخوا عنی بەخۆمە عنی ئەوەم دانا ڕۆژە بۆ خۆم کە لەو چێلێک کۆڵا نابمرم ڕاستەوێ حاڵەکە ماوایە تەن عنی خۆم سەرامە پەرکەممە جگە لە نەخۆشی ئەم لایم کە دەماری دڵم گیراوە چوومەتە خەسخانە پیان وتم بۆ نەشتەرگەری ڕاستەکە لەبەر نەبوونی و دامایی بۆم ناکرێت چی بکەم هیچم بۆم ناکرێت. یعنی تۆ کاک سەرحەد سەر و پەرکەمی لەگەڵەمان تۆڕژ لێ خوڕی ئەرە وەڵام مامۆستای چی بکەم خۆ بە کۆڵ کۆ ناوێتەوە بۆم بەچی بۆی گەم بەخوا پار ڕەمەزانیش موسڵمانێ بۆی کردن یا ڕەبی ماڵەوە بێ لەگەڵێەوە یعنی شکر بۆ خوا بڵێن هەرمان تۆڕەکەشت خێرخواز بووی ئارە بەخوای گەورە ئەو تا حالینجە ڕقەمەکەیشم پێ یا ڕەبی ماڵەوە بێ بەخۆران هەر ناشی نازم نەمزانی کێ و یاخوا ماڵەوە بێ بۆی کردنمەتی کاکە بڕۆ بە خۆدیشی پێ بکە بەخوا لەو کاتوە دوعای خێر ماڵم لاڵم بۆ ئەو پیاواگەم لەبەرەوەی گیانماوە کەرەمی خۆ ئەمەوە ڕاستی دەبێ ئەمە هەموو سەروەت و داهات و نەگەی من ئامەیە بەخوا. بەڵێ خێرخوازانە کۆی بینن کاک سەرحەد بەم نەخۆشیانەی کە باسی کرد ڕۆژانە دەرەچێ بەم ئیش و کارە قورسەوە کە 7000 بۆ 8000 تا 9000 دینار پێیاکە بۆ کرێخان و قەرزاری کارەبایە بۆ نەخۆشیەکەی بۆ خەرجی ماڵ و مناڵی بۆیە هانای بۆ دەستگای خێرخوازی بەخشین و بۆ ئێوەی خێرخوازێناوە کە ناتوانێت بەڕاستی ژیانی ڕۆژانە بەو شێوازە بەردەوام بێ. داواکارین لە ئێوەی خێرخواز بە هانایی کاک سەرحەد و مناڵەکانیەوە بێن تا بتوانین تۆزێک لە ئەرک و لە قورسایی ژیانی لەسەر کەم بکەینەوە. لەو خێر و سەدەقە و زەکاتی ئێوە هێناوتانە ئێمە هاوکارێکی سەرەتایی کاک سەرحەد دەکەین هیوادارین ئێوە بەدەمانەوە بێن بەدەم کاک سەرحەدەوە بێن تا بتوانین هاوکاری زیاتری کاک سەرحەد و خانەوادەکەی بکەین. کاک سەرحەد گیان فەرموو. ئاسەگە خوای گەوردانێ ڕازی بیا ڕەبی یا ڕەبی و خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتان کە خوای گەورەی لێتان بەزیاکە ئەو خوای گەورە بکاتە بەر جەزای قیامەتان یا ڕەبی مامۆستاگیان. ئیتر منیش بەخوا وای شەگەم فەقیرم تر داوا لە خێرخوازان شەگەم هاوکارێکم بکەن لەبەر خوا و هیچم نییە بەخوا ئەو ماڵ و حاڵەکەم ئەو مناڵەکان مەکرێکیم کرێکارەبا خەرزارم هیچ شتێکم نییە ئیتر ئەوانش کەم خێرە بۆی وێنن یا ڕەبی خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتیان کات ئێوەش ئاوای گەێنە دەست کەسێکی وەکو من کە نەبوونم کرێچیم و نەخۆشم خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتان کا یا ڕەبی مامۆستاگیان لە خزمەت هیوادارن تۆزە بتوانین تۆزە لە نەهەمەتیان بێکەم بکەیتەوە. خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتان کا ڕەبی مامۆستاگیان. کاک سەرحەدگیان خوای گەورە کارە واسان حاڵە ڕازی لە خزمەتتان خواکیزیم خواگدار ربي خوي قولي بجزاك يا متان يا ربي براجع